لە فەرمایشتێکی دیکەدا کە ئیمامی تەبەرانی بۆمان ڕیوایەت دەکا و فەرمایشتێکی صەحیحە، ئەبی هورەیرە دەگەڕێتەوە دەفەرمێت لەگەڵ پێغەمبەردا بووین صلی الله عليه وسلم بەلای قەبرێکدا تێپەڕین. پێغەمبەر فەرمووی من صاحب هذا القبر، ئەو قەبرە هی کێیە و خاوەنی ئەو قەبرە کێیە؟ گوتیان ئەی پێغەمبەری خوای ئەوە فڵانی کوڕی فڵانە، ناوەکەیان هەڵدا. پێغەمبەر فەرمووی ڕکعەتان ئەحەب إلى هذا من بقية دنياكم. باورد بینەوە لەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی بەخوا دوور کەعات نوێژ کە ئینسان کەم تەرخەمە لەو دنیایدا لە ژیانی دنیاییدا، کەم تەرخەمە تاوەکو لە دنیادایە. فەرمووی دوور کەعات نوێژ لە لای ئەو پیاوەی خاوەنی ئەو قەبرەی کە لەناو ئەو گۆڕەیدایە لە هەموو دنیای ئێوە کە ژیانتان ماوە خۆشەویسترە. ئەو دوور کەعات نوێژە، چونکە ئەو کەسەی کە لەناو گۆڕدایە دەزانێت کە دوور کەعات نوێژ چۆن گۆڕەکەی ڕووناک دەکاتەوە. بەڵام ئێستا ئێمە کەم تەرخەمین لە دوور کەعات نوێژ و لە چاکە و لە ئەعمالی ساڵیحەمان برام. فەرمووی ئەو دوور کەعات نوێژە بەخوا ئێستا لە لای ئەو پیاوە لە هەموو دنیا و لە ژیانی ئێوە خۆشەویسترە. ئەو کەسە دەزانێت سوودی ئەو دوور کەعات نوێژە چەندە. کەواتە ئەی ئینسان وریا بە بیری قیامەت لەبیر نەکەی.